بسم الله الرحمن الرحيم. لخزمتي فرمودي ژمارە 20 بە هەمان شێوە فرمودەکانی تری نووری چاوانمان بە تایبەتی ئەم ڕۆژگارە زۆر پێویستیمان بە جێبەجێکردنی فرمودی هەیە. ئەویش دوعاکردنە بۆ ئیمانداران، چونکە ئێستا ئێمە هەمومان شایەتین کە ژمارەیەکی زۆر گەورە لە برایانمان لە خوشک و برایانمان کە پارچەیەکن ڕۆحمان لە ژێر هێرشی دڕندانەی دوژمنان. تەنها دوعای ئێمە ئەتوانێت ئەو واقعیان لێ بگۆڕێ لەگەڵ هەوڵ و تێکۆشانی خۆیان. خوای گەورە کارمان بۆ ئاسان بکە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ: من استغفر للمؤمنين والمؤمنات. هەر کەسێ داوای لێخۆشبوون کا بۆ ئیمانداران، چ پیا و چ ژن، چ نێر چ مێ، كتب الله له بكل مؤمن ومؤمنة حسنة. خوا ئەو ئەڕەحەم الراحیمینە، ئەو میهرەبانە، هێندەی ژمارەی تەواوی ئیمانداران، چ پیا و چ ژن، ئەجریان بۆ نووسێ. ئێستا لە دنیاە چەند مسلمان هەیە؟ 1 ملیار زیاتر. ئەخیر جا کە خوێنمەوە 1.9 ملیۆن مسلمان لە جیهاندا هەن. کاتێک ئێمە داوای لێ خۆشبوون بۆ ئەوانەکەین، هێندەی ژمارەی ئیمانداران کە لەم فەرموودەیە پێغەمبەری خوا وا فەرمێ 1.9 ملیۆن خێرە بۆ نووسرێ. بەڵام بۆ مەرجەی نیەتەکە لە ناخی دڵەوە بێ، خەیاڵ لای ئەوە بێ خوایە لێیان خۆشبی، خوایە سزایان ندەی لەسەر هەڵەکانیان، خوایە لێیان ببووری و چاپۆشی لە خراپەکانیان بکەی ئەگە بەرامبەر تۆ بێڕێزێکیان کرد بێت. لەم کاتە ئێمە زۆر پێویستیمان بۆیە سێری راپەڕەکە بکەن بەشی خواری خوارەوە پەراوێزی ژمارە 2 کامە بۆ پێشڕەکەمان داخڵ نییە، بەڵام بۆ قیامەتمان داخڵە، ئیشمان پێ بێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ: هەر کاتێ دوعا بۆ کەسێکی ئیماندارێکی بەخێر، فریشتەکان کە لە لاتەوەن ئەڵێن ئامین ئامین وەلەکە بمیثل، ئامین بۆ تۆش بە هەمان شێوە. دوعاکەی خوای ڕەحمە فڵان کەسکەی، فریشتەکان ئەڵێن ئامین بۆ تۆش، خوای ڕەحمکەی بەویش، خوای ڕزقی بێ، خوای ڕزقی ئەویش بێ، خوای بیپارێزی، خوای ئەنیش پارێزی. ئەو کەسەی کە لەم فەرمودەیەتی ئێگا بەشدار بووی بە ڕێزی پرۆژەی نووری جیهان بە منیشەوە، ئەگەر بەڕاستی لەم فەرمودەیەتی بگەین، ئەوە لە کاتی تەوابوونی لەبەرکردنمان بۆ فەرمودەکە، کاتێک ئەمانەیە جێبەجێ بکەین بە دڵ، چیمان لە خەیاڵ بێ و بۆ خۆمان پێمان خۆش بێ، دوعاکەین بۆ خەڵکی تر داوایەکەین. ئەو ئەجرە گەورانی کە لە داواکردن و دڵسۆزی هەیە بۆ مسلمانانە، طموحمان تێ بێت و داواکەین لە خوا پێمان ببەخشێ. ئێمە یەک ئومەتین، یەک گیانین، یەک جەستین، لێرەوە تا ڕۆژهەڵاتی ئاسیا، تا ڕۆژ ئاوای ئەفریقیا، تا باکووری نیوەگۆی زەوی، لە هەر جێگایەک مسلمانێکە بێ داوای لێ خۆشبوونی بۆ بکە. یەک ئومەتین ئاگاو لێ بێ، پارچەیەکن لە ڕۆحی تۆ، باخوا ئەجری تۆش باتەوە و دەرەجە و لای خۆی بەرزکاتەوە. خوا هیدایەتی هەمومان بە. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاه.